بەڕێزان بەردەوامین لە دوو ڕۆژی ڕابردوودا مەزلوم عەبدی لەگەڵ ژمارەیەک لە توێژەری سیاسی کورد گفتوگویەکی ئەنجامدا پرسیارەکانی خۆیان ڕاستەخۆ ئاراستەی مەزلوم عەبدی کرد ئەویش وەڵامی دانەوە لەسەر ڕەوشی ڕۆژاوای کوردستان بەگشتی و پێشاتە نوێیەکان وەی بابزانین ناوەڕۆکی ئەو گفتوگۆیە چی بوو باسی چی تیا کرا بەرچاوڕوونیمان بنێ بۆ ئێمە و بۆ ئێوەی بینەریش ئەو گفتوگوۆیەدا باسی چی تیا کراوە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز دکتۆر شێرکۆ کرمانج توێژەری سیاسی کە لە ناوەندی سەکۆ ڕێکخەری ئەم دانیشتە بوون ئەم گفتوگۆیە بوون لەگەڵ مەزلوم عەبدیە. دکتۆر سڵاوت لێبێ سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت لەگەڵمان لە بەرنامەی پرسی ڕۆژ. دکتۆر لەگەڵ مەزلوم عەبدی باسی چیتان کرد و ئەو باسی چی بۆ ئێوە کرد؟ زۆر سپاس کاک ڕانکۆ وەڵا ئێمە لە سەکۆ بۆ نیشتمانسازی وێبینارێکی تایبەتمان ڕێکخست بۆ بەڕێز مەزلوم عەبدی لەسەر داوای خۆیان و لەسەر داوای هەواڵانی ڕۆژاوا دیارە وێبینارەکە تایبەت بوو بۆ ژمارەیەک لە ئەکادیمیە کوردیەکان و ژمارەیەک لە ئەکادیمیە بێگانەکان بەداخەوە ئەوان ژمارەیەکی با بڵێن دیاریکراویان بۆ ئێمە دانابوو ئەگەرنا دەمانتوانی ژمارەیەکی زۆر زیاتر لە ئەکادیمی کوردیەکان بە تایبەتی بەشداری بکەن لێرەوە من داوای لێبردن دەکەم لە ژمارەیەکی زۆریان کە نەیانتوانی و حەزیان لێبوو لەم دەرفەتە بەشدار بکەن بەڵام نەیانتوانی بەشدار بکەن لەبەرەوەی کە ژمارەکە وە گوتم دیاریکرا بوو. ئەوەی کە باس کرا بەڕاستی لە سەرەتا بەڕێز جەنەرال مەزلوم عەبدی باسی دۆخەکەی کرد و باسی هەڵوێستی وڵاتانی کرد و باسی با بڵێن شەڕی نێوان پرۆکسیەکانی تورکیا و شەڕی با بڵێن پردی قۆرەقاز و شەڕی بەنداوی تشرین و بەرخودانی ڕۆژاوا و ئەمانەی کرد بەڵام ئەگەر بە وردی بچینە ناو بابەتەکە لە ڕاستیدا یەکێک لەو پرسانەی کە باسی کرد گفتوگۆی کوردی بوو ئەو سەردانەکەی خۆی بۆ لای بەڕێز مەسعود بارزانی زۆر بە ئەرێنی هەڵسەنگاند و ڕۆڵی بەڕێز مەسعود بارزانی بە ئەرێنی دیت و پێوا بوو کە ئەم سەردانە زۆر دەرگای کردوتەوە لەبەردەم ئەوەی کە ئەوان و لەگەڵ ئەنە کەسە بتوانن بە پاکێجێکی هاوبەش بە وەفدێکی هاوبەش لە گفتوگەکانی دیمەشقا بەشداری بکەن. ئەو پێی وا بوو کە تا ئێستا شتێکی لەو باڵێن لە ڕووی واقعدا شتێک وا بەرزەستە نەبوو بەڵام زۆر گەشتبین بوو زۆر گەشتبین بوو بۆی کە لە نزیک لە ماوەیەکی نزیکدا بەرهەمی دەبێ و هاوکات قسەی لەسەر ئەحمەد شەرع و حکوومەتی دیمەشق کرد خاڵی گفتوگویان هەیە لەگەڵ پێوا بوو کە بەڵێ گفتوگویان هەیە لەگەڵ ئەحمەد شەرع بەکوێ گەشتون بەڵێ بۆ خۆی سەردانی دیمەشقی کردووە و باسی ئەو سەردانەکەی کرد بۆ دیمەشق گوتی چەند ساعتێک ئێمە بەیەکەوە قسەمان کردووە لەو چەند ساعتێک کە قسەمان کردووە بە وشەی نیواونی و وەسفی کرد بە و مانایی کە تا ڕادەیەک ڕازیە و تا ڕادەیەک ناڕازیە گوتی لەسەر زۆر شتی خەتی گشتیدا ئێمە هاوبەشین بەڵام لە زۆر شوێنیشدا با بڵێن بەریەکەوتن لە تێگەیشتەکانمانە هەیە یەکێک لە خاڵەکانی بەریەکەوتنی لەو دوو خاڵی سەرەکی بەریەکەوتن پێدەچێت بێ ئەویش شێوازی ئیدارەدانی با بڵێن ناوچەکانی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا ئەوەی کە ئێستا ئیدارەی خۆسەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا بەڕێوەی دەباتن ئەوان گوتیان ئێمە داوای لامەرکەزیەت دەکەین ئەم داوایە لای ئەوان تا ئێستا پێناچێت قبول کرابێ ئەمە لەلایەش دیکە پێگەی هێزەکانی هەسەدەیە چی لێ دەکرێت چۆن دەمێنێتەوە چۆن دەخزرێنە نێو سوپای سووریاوە ئەو پێی وا بوو کە ئەوان نایەنەوێ هەر ئاوا بەبێ بەرابەر هیچ شتێک هێزەکانی خۆیان بخەنە سەر سوپای سووریا دوو سێ شتی باس کرد یەکێک لەوانە کە ئەوان پێویستیان بە کات هەیە ئەگەر هەڵە نەبم باسی 3 ساڵی کردگوتی ئێمە پێویستمان بە 3 ساڵ هەیە بۆی بتوانین ئەو هێزانە بخێنە ناو سوپای سووریاوە بەڵام خاڵش دیکەی زۆر گرنگ کە باسی کرد ئەوەیە کە گوتی ئێمە بە هیچ شێوەیەک ئامادە نین کە هێزەکانی خۆمان
هەر ئاوا بخێنە ناو سوپای سووریاوە بەبێ ئەوەی کە جۆرێک لەسەر بەخۆیان نەبێ. یعنی من لە تێگەیشتنەکان بە تێگەیشتنی خۆم ئینکاو ڕاستە خۆ باسی نەکرد بەس وا هەستم دەکرد کە ئەو دەویست بڵێ ئێمە هێزەکانی هەسەدە بۆ پارێزگاریکردن لە ناوچەکانی ئێستا لەژێر دەسەڵاتی هەسەدەدایە دەمانەوێت بمێنێتەوە وەک فرقەیەک وەک فەیلەقێک لە بەشێک بێ لە سوپای سووریا بەڵام نەک هێزێکی پەرش و بڵاو و دابەش و بەسەر شوێنەکانی دیکەی سووریا بکرێتن. باشە ینی کەواتە بەشێک بێت لە سوپایی ئەوەی کە پێوترێ نیشتیمانی سووریا لە ئایندا بەڵام نەک تەواو تێکەڵێ و سوپایش بێ بۆ خۆی فەیلەقێکی جیاواز بێ. بەڵێ بەڵێ من وای تێدەگەیشتم وەکو ئەزمموی هێزەکانی پێشمەرگە کە لە باشووری کوردستانێ بە کەمێک جیاوازیەوە یان ئێمە بەشێکین لە سوپای عێراق بەگشتی بەڵام وەکو دەزانین بۆ خۆشمانیانی وەزارەتی جیاواز و با بڵین وەزیری جیاواز و بەرپرسی جیاواز لەوەی لە سوپای عێراق هەیە لێرەش بەو شێوازەیە تقریبەن وا دەکاتەوە نیە دکتۆر؟ بەڵێ تقریبان کاگرانکۆ بەو شێوازە بەڵام خاڵێکی زۆر گرنگ ئەو ئاماژەی پێکرد کە ئەوان بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن کە دوو هێزی سەربازی لە ڕۆژاوای کوردستانە هەبێتن بەداخۆ ئێمە لە باشوور دوو هێزی سەربازیمان هەیە تا ئێستا بە شێوەیەکی پێویست با بڵێن تێکەڵاو نەکراونەتەوە ڕێک نەخراون لەژێر فەرماندەیەکی تایبەتدا مەسەلەن ئەو دەیگوت ئێمە نامانەوێت ئەو ئەزمونەی باشوور دووبارە بکەینەوە کە ئێستاکە دوو هێزی پێشمەرگە هەبێ بەڵام بەڵێ تقریبان بەو شێوەیە کە سربەخۆی خۆی هەبێ هێزێکی تایبەت بێ لای خۆیانەوە ئیدارە بدرێت. ئایا مامەڵە لەگەڵ هێزی ڕۆژدا دەکەن وەکو توێتی نامانێت دوو هێزە بێ ئەم هێزە چی لێکرێ؟ باسی ئەوەی نەکرد بەڵام وەک گوتم کاتێککە باسی ئەوەی کرد کە دەبێ یەک هێسە بێ مانە ئەوەیە کە هێزەکانی ڕۆژ دەبێ بێن بۆ ناو هێزەکانی هەسەدا لە ناو هێزەکانی هەسەدەدا مەسەلەن با بڵێن ئینتیگریت بکرێن ینی بخزرێنە ناو هێزەکانی هەسەدە بەس نەگوە کە هێزێکی سەربەخۆ لە ڕۆژاوای کوردستان بانیان هەبێت. دکتۆر ئەوەی کە دەبینرێ دەڵێنەوە داوای لامەرکەزی دەکەن لێرەوە ئێمەش لە باشووری کوردستان هەندێک لە چاودێرانی سیاسی دەڵێن لامەرکەزی کەمە بێ داوای کۆنفیدرالی یاخودیز نەبێ فیدرالی بکەن. ئایا گرفتێک هەیە لەم دەستەواژانەیە یان ئەوەی گرنگە کە لە ئەرزی واقعدا تۆچیت؟ وڵای کاگرانکۆ لە ئەوەی ڕاستی بێ من بۆ خۆم ئەو پرسیارم لێ کرد لەسەر لامەرکەزیەت لە بەڕێزی وەڵامەکەی بەڕاستی ڕوون نەبوو لەوەی من کە ئەوان مەبەستیان چییە لا مرکزیت بەڵام یەکێک لەو شتانەی کە ئەوان پێداگریان لەسەر دەکرد ئەوەیە کە ئەوان ناوچەکانی ئێستا کە لە ژێر دەسەڵاتی ئەواندا چ ناوچە کوردیەکان چ ناوچە ناو کوردیەکان چکە ئێمە بەخۆمان دەزانین ڕۆژاوای کوردستان بەشێکی زۆری ینی لەوانەیە 6 تا 7 بەتاوەتی لە ڕووی جوگرافیاوە ناوچەی ناکوردین. ئەو دەیگوت ئەم ناوچانەش بە هاوشێوەی ناوچە کوردیەکان دەبێ لە ڕووی ئیدارەدانەوە نامەرکەزی بن بەو مانایە کە خۆیان ئیدارەی ناوچەکانی خۆیان بدەن کۆمەڵگەکان تایبەتمەندی خۆیان هەیە لەبەرەوە دەبێ خۆیان ئیدارەی بدەن. بەڵام بەوەی کە دەبێ ئەوان پێداگریان دەکرد کە هێزەکانیان دەبێت جۆرێک لە سربەخۆیی هەبێ لە ڕاستیدا من ئەو لامەرکەزیەتی کێوان لەوێ باسی دەکەن بەرەو لە فیدرالیزم و بەرەو ئاقارەکانی کۆنفیدرالیزم دەچێت چونکە تەنیا لە شێوازی کۆنفیدرالیدایە کە ئیقلیمێک هەرێمێک ناوچەیەک سوپای تایبەت بەخۆی هەبێ ئەمە لە فیدرالیزمدا نییە ئەمە لە لامەرکەزیەتیشدا نییە. کاتێک ئەوان داوای سربەخۆیی هێزە چەکدارەکانیان دەکەن بەڕاستی من وا تێدەگەم کە ئەوان داوای خاڵێکی بەرزتر دەکەن لەوەی کە ئێمە دەیناسین یان ئێمە پێناسی ئێمە بۆ لامەرکەزیەت هەیە. بەڵام پێناچێ بیانەوێ وشەی فیدرالیزم یا کۆنفیدرالیزم بەکاربێنن چونکە بەڕاستی پێدەچێت لێکەوتەی زۆری هەبێ ئەم بەکارهێنانی ئەم وشانە. باشە دکتۆر هیچ ڕەخنەیەک هەبوو لە مەزلوم عەبدی توێژەران ئاراستەی بکەن وەنە بڵێن ئەم تێبینیەمان هەیە لەسەر فڵان لێدوان فڵان پێیان فڵان هەڵوێست؟
وەڵای یەکێک لەو خاڵانەی کە زۆر با بڵێن لە توێژەرەکان ئاماژیان پێکرد پەیوەندی نێوان کورد و دیارەکە دەڵێم کورد مەبەستم ڕۆژاوا و تەنها بەگشتی کورد پەیوەندی کورد و ئیسرائیل بوو کە توێژەرەکان هەندێک لەو توێژەرانە باسیەوان دەکرد پێویست ناکە کورد بە شەرمەوە قسە لەسەر پەیوەندەکانی خۆی لەگەڵ ئیسرائیل بکە یا ترسی هەبێ کە داوای یارمەتی بکە لە ئیسرائیل بەڵام چونکە ئەوان پێیان وا بوو توێژەکان پێیان وا بوو کە وڵاتانی عەرەبی بەشێکی زۆریان پەیوەندی ڕاستەوخۆیان لەگە ئیسرائیل هەیە و ئاعترافیان پێکردووە و سەفارەیان هەیە و سەفارەیان گۆڕیوەتەوە چ پێویست دەکا ئێمە کورد ئەگەر بمانەوێت ئەو پەیوەندەدا بمەزرێ بە ترس و بە شەرمەوە باسی ئەو پرسە بکەین ئەو لە ڕاستیدا هەستم دەکرد کە خۆی لادەدا لە قسەکردن لەسەر ئەو پرسە بەڵام زۆر سوپاسی هەڵوێستی دەوڵەتی ئیسرائیلی کرد بەم دوایانەکە دەریان بڕیوە لە بەتایبەتی لە قسەکانی وەزیری دەرەوەی ئیسرائیل کەوان پشتیوانی ڕۆژاوا دەکەن کەوان پشتیوانی کورد دەکەن ئەکەوان پێیان وایە کورد نەتەوەیەکی بێدەوڵەتە و هەندێک جۆر لە هاوشێوەیی و هاو با بڵێن چارە نووسی و هاو مێژویی یان مێژوویەکی هاوبەش لە نێوان گەلی یەهود و گەلی کووردا هەیە و ئەو با بڵێن پێزانینی بۆ ئەو هەڵوێستانە هەبوو بەڵام گوتیشی ناکرێ هەموو شتێک لە تەلەڤیزیۆن و لە ڕادیۆکانە باز بکرێ. باشە دکتۆر تۆ بۆ خۆت وەکو توێژەرێکی سیاسی چاودێرێکی سیاسی مامۆستایەکی زانستە سیاسیەکان چۆن لە کۆی گفتوگۆکە تێگەیشتی؟ وەڵا لە کۆی گفتوگۆکە من دەکرێت کورتیکەمەوە لە چەند خاڵێکە یەکێکیان ئەوەیە کە ئەو گوتی ئێمە خۆڕاگر دەبین ئێمە بەرخۆدان دەکەین لە پرسی ئەوەی کە ئەو ترسەی کە بەشێک لە توێژەرەکان هەیان بوو ئەوەیە کە داخۆ ئەمریکا دەمێنێتەوە یان نامێنێتەوە ئەو دەیگوت ئێمە پێش بوونی ئەمریکیەکان لە سەرخاشی سووریا بوونمان هەبوو و پاش ڕۆیشتنی ئەمریکیەکانیش ئێمە هەر بوونمان دەمێنێ دۆخەکە بۆ ئێمە سەخت دەبێت بە نەمانی ئەمریکیەکان بەڵام گەشتبین بوو بەوەی کە باوەڕی بە گەلی ڕۆژاوا هەیە باوەڕی بە گەلی کورتەیە گوتی ئێمە درێژە بە بەرخۆدانی خۆمان دەدەین لەسەر پرسی پەیوەندی کوردی پێوا بوو کە فەڕەنسیەکان ڕۆڵێکی زۆر چاک دەبینن لە نزیکردنەوەی ئەنەکەسە و هەسەدا ئەمەی زۆر گەشتبینش بوو کە لە ماوەیەکی کووردا یان لە چەند ڕۆژی داهاتوو یان لە چەمانیش داهاتوو بەرهەمی دەبێ ئەم گفتوگۆ و قسانە لە پرسی سووریا ترسی ئەوەی هەبوو کە هەیە تەحریر شام ئەگەر ئەحمەد شەرە بەخۆشی وەک کەسایەتی یان وەک ئەو گروپەی کە سەرکردایەتی دەکا گۆڕانێک لە ئایدۆلۆجیا و لە تێگەیشتن و لە تێڕوانینەکانیان بۆ ئیدارەدانی سووریا هەبوو بێ بەڵام دەیگوت دنیای گروپی دیکە سەلەفی جیهانی توندڕە و لە نێو هەیە تەحریر شام هەن کە ئەگەری زۆری هەیە لە دوا ڕۆژێکی نزیکدا کێشە هەم بۆ ئێمە و هەم بۆ حکوومەتەکەی دیمەشق دروست بکەن بەڵام خاڵێکی دیکەی زۆر گرنگ باسی کردەویش ئەوەیە کە گوتی هەیە تەحریر شام تا ئێستا ماوەیەکە کە حکومڕانی دەکا و هەم دانانی ئەحمەد شەرع وەک سەرۆکی سووریا بەنا ڕاستەوخۆ باسیەوە کرد کە کۆمەڵێک بڕیار دەدا بڕیاری تاگلایەنانن ئەم بڕیارە تاگلایەنانە بەو شێوەیە ئیدامەی هەبێ ئەوان بەشداری لە پرۆسەی سیاسی سووریا ناکەن بەتابەتیش مەبەستیەوە بکە ئەگەر لە نووسینەوەی دەستورە پرسیان پێ نەکرێ و ئەگەر لە پرسی ئیدارەدانی پێکاتنی حکوومەتی موقت بەو شێوەیە کە ئێستا دەیکەن بەو شێوەیە بڕوە گەشتبین نەبوو لە پەیوەندەکانی خۆی لەگەڵ حکوومەتی دیمەشق بەگشتی بەڵام پێی وا بوو کە ئەحمەد شەرع دەیەوێت هەندێک شت بکە بەس پێ دەچێت لە ژێر فشاری تورکیا نەوێرێ ئەو کارانە بکە. زۆر سپاس دکتۆر شێرکۆ کرمان توێژەری سیاسی مامۆستای زانستە سیاسیەکان چاودێری سیاسی سپاس دەکەم کە بەشداریت کرد لەگەڵمان و بۆ ڕوونکردنەوەی ناوەڕۆکی و گفتوگوی لە نێوان مەزلوم عەبدی ڕێکیان خستە بوو بۆ کۆمەڵێک توێژەری سیاسی کورد خۆشەویستان